بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزانی ئەندام پارلەمانی کوردستان، زۆر سوپاستان دەکەم بۆ دەرخستنی خەمخۆریتان دەربارەی کێشەیەک کە ئێمە لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکێک لە ئەولەویەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمان داناوە، ئەویش کێشەی زیادەڕەویە لە هەرێمی کوردستان. بۆ بەرچاوڕوونی بەڕێزتان، ئێمە لە مانگی 11 2014ەوە یەکەم کۆبوونەوەی خۆمانمان ئەنجامدا سەبارەت بەم پرسە گرنگەیە و لەو کات و تاک و ئێستا چەندین کۆبوونەوەی ترمان ئەنجام داوە بە ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکان و کەی پێویستی کردووە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەبەرەوەی کە ئەم کێشەیە تەنها پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجێکاریش نییە، بە خۆشحاڵیەوە سپاسی سەرۆکی ئەنجومەنی دادوەریشەکەین کە جەنابی حزوری هێناوە و بەشداریش بووە لە کۆبوونەوەکەمان، لە لیژنەکەشمان بەشدارە، لەگەڵ محافظە بەڕێزەکانیش کە بەشێکن لەو لیژنە باڵایی کە پێکهێنراوە بۆ بەدواداچوونی ئەم کێشەیە، بۆ ڕێگرتن لەم کێشەیە و بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کێشەیە. ئەم کێشەیە کێشەیەکی گرنگە، کێشەیەکی مەترسیدارە و کێشەیەکیشە کە هی ئەمڕۆ و دوێنێ نییە. کێشەی زێدەڕەوی لە کوردستان کێشەیەکە کە چەندین ساڵە بەردەوام بووە و هەموو حکوومەتێکیش کە تاکو ئێستا هاتووەتە سەرکارە بە گرنگی زانیوە. بەس من ئەتوانم بڵێم بە شاهدی هاوکارانم لە ئەنجومەنی وەزیران، ئەم کابینەیە ئەتوانم بڵێم لە کابینەکانی تر بە جددیتر ئەم مەلەفەی وەرگرتووە و کاری جددیشمان لەسەری کردووە و ئیجراعاتیشمان کردووە لەسەر ئەم بابەتە. هەر ئەمڕۆ لەسەر خەت بووم لەگەڵ قایمقامێک لە کوردستان، ناوی شوێنەکە نایم، بەڵام لەسەر مەسەلەی زێدەڕەوی کە کێشەیەکی گرنگی هەبووە و ئێمە بە هاوکارانی لایەنە پەیوەندیدارەکان توانی ومانە تەجاوزاکە ڕابگرین. ئێمە چەندین جۆر تەجاوزات هەیە. من بەڕێز کاک عومەر ئاماژەی بە تەفاسیلێکی زۆری دا، اینجا من نایم لێرە خاڵ بە خاڵ وەڵامی راپۆرتەکەی بەڕێزی بدەمەوە. ئەگەر ئەمە فعلی راپۆرتی لیژنەیە ئەو راپۆرتە پێشکەش بە حکوومەت بکرێ بە فەرمی و ئێمە شەتوانین وەڵام بدەینەوە، بەڵام ئەگەر ڕێی بەڕێزیشی بێت ئێمە ئامادەشین گفتوگۆی لەسەرکەین و پێم وایە ئەگەر دەرفەتێکیش بدەین بە هاوکارانم، وەزیری کشتوکاڵ و وەزیری شارەوانی، ئەوانیش ڕەنگ بێ هەندێ ملاحەزەیان هەبێت لەسەر بابەتەکان. بەڵام چەند جۆرێک تەجاوزات هەیە لە کوردستان و چارەسەرکردنیشیان پێویستی بە بڕیاری جۆرا و جۆرە. خانوو هەیە لەسەر عەرزی شارەوانی بیناکراوە، هەندێک گەڕەک هەیە کە ئێستا دروست بوونە کە 20-30 ساڵ کۆنن، بوونە بە ئەمرێکی واقع، خەڵکی تیا ئەژی، مناڵی تیا لەدایک بووە. ئەمە چارەسەری ئەم کێشانە ئاسان نابێت. تۆ ناتوانانی بچی بڵدۆزەر بنێری گەڕک بڕوخێنی، پێویستی بە چارەسەرێکی ئیداریە، پێویستی بە چارەسەرێکی یاساییە. هەندێ منتەقەی تازە دروست بووە لە گوندەکانە، ئێستا بۆ نمونە لە مێرگەپان و لە سیتەک. چارەسەری ئەمە چۆنەکەین؟ ئەمە تەجاوزاتە، ناقانونیە. ئەگەر بیت بە حەقیقەت بە قانون تەماشایکەی، ئەمە ناقانونیە. بەڵام چارەسەری ئەم جۆرە کێشانە کە یەک خان و دوو خان و ڤیلەیەک و مەزرعەیەک نین، پێویستیان بە هەماهەنگی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە. بۆیە ئێمە لێرە دیسان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستخۆشی لە پەرلەمانەکەین کە ئەم بابەتەی بە هەند وەرگرتووە و ئێمە تەواوی یەکەی ئێوەی بەڕێز دڵنیا ئەکەینەوە کە ئێمەش وەکو دەسەڵاتی جێبەجێکار کەمتەر خەم نابین لە ڕوبەڕووبوونەوەی ئەم خەتەرە. هەندێک تەجاوزاتی تریش هەیە کە یان باخە یان ڤیلایەکە دروست کراوە لەسەر عەرزی زراعی، کە ئەمە هەر نەک هەر ناعەدالەتیەکە، بەڵکو کاریگەری ڕاستۆخۆی هەیە لەسەر پلانی حکوومەت بۆ گەشە پێدانی کوردستان، تەئسیری ڕاستۆخۆی هەیە لەسەر ماستەر پلانەکانی محافزەکانی سلەیمانی و دهۆک و هەولێر و گەرمیان و هەڵەبجە و شوێنەکانی تریش. بۆیە ئەمانەش ئەبێ بە هەند وەربگرین و بە هەند وەرمانگرتووە و لە حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەر لیژنەی باڵامان پێکێناوە، بەڵکو لیژنەی لاوەکیشمان پێکێناوە لەسەر ئاستی شارەوانیەکان، لەسەر ئاستی وەزارەتەکان بۆ دیراسەکردنی ئەم کێشەیە، بۆ پێشکەشکردنی پێشنیارەکانیان و بۆ
موافقەتدان بە هەندێک ئیجراعات بەرامبەر بەم کێشانە. هەندێک تەجاوزاتیش هەیە کە بڵێن لەسەر کەناری ڕووبارەکانە ئەنجامەدرێن، چە غەسالەیە چە هەندێک جۆرە کارگەی ترن کە ڕاستەوخۆ تەسیریان هەیە لەسەر ڕێڕەوی ڕووبارەکە، یان خراپتر تەسیری ڕاستەوخۆی هەیە لەسەر ژینگەی کوردستان کە ئەبێ بە خەتەرێکی تر لەسەر کوردستانەکەمان، کە ئەمەش پێویستی بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەنەکانە بۆ چارەسەرکردنیان. وەکو لە بیدایەتی قسەکانم ئاماژەم پێە بەڕێز سەرۆکی پەرلەمانان دەمانی بەڕێز، ئەمە ئەولەویەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەولەویەتی کابینەکەشمانە. و ئێمە وەکو سەرڕای ئەو کۆمیتانەی و لژنانەی کە پێکەنراون ئەوەی کە پێمان وابوو کە نوقسان بوو لە بیدایەتە داتا بوو، چکە ئێمە ناتوانین بە میزاج ئیشکەین و ناتوانین لەبەرەوەی کە ئەمە شخصێک لێرەیە بەدڵمان نییە ئیجراعاتی بەرامبەر بکەین و کەسانێکی تر لێرە ڕەنگ بێت دۆستمان بێ ئیهمالی بکەین. بۆی ئێمە لە یەکەم کۆبوونەوە و لە کۆبوونەوەکانی دواتریشە داوامان لە وەزیرە بەڕێزەکان کردووە کە پەیوەندیدارن بەم بابەتە داتا کۆبکەنەوە، کە داتامان کۆ کردوێتەوە. ئێمە ئێستا لە پرۆسەی تەصنیفکردنی ئەم داتاین، لە کوێن چۆنن کەی کراون بە موافقەتی کێ کراوە بە هیچ ئیجراعاتێک کراوە بەرامبەریان یان نا، چکە دووبارە ئێمە ناتوانین غەڵەتێک بە غەڵەتێکی تر چارەسەرکەینەوە. مادەم ئەم کێشانە هەن ئێمە ئەمانەوێ بە دیراست بە علم و بە سیاست و پشت بە یاسایە چارەسەریانکەین. بۆیە هەنگاوی یەکەمان کۆکردنەوەی داتایە و ڕاگررتنی ئەو تەجاوزاتانەیە کە تاکو ئێستا بڵین ئەنجامەدرێن یان بەنیازن ئەنجام بدرێن. دەست پێکراوە لە هەولێر دەست پێکراوە، لە دهۆک دەست پێکراوە، لە ڕانیە دەست پێکراوە، لە کۆیە دەست پێکراوە، لە سلەیمانیش ئیجراعات کراوە. ئیجراعات زۆر کراوە، بەس ئیجراعات بە دەستێک ناکرێ، چەپڵە بە دوو دەست لێ ئەدرێ. لەم حاڵەتە پێم وایە بە سێ دەست لێ ئەدرێ. پێویستمان بە هەماهەنگیەکی بەهێزترە لە بینی دەسەڵاتی جێبەجێکار کە حکوومەتە، دەسەڵاتی تەشریعی کە ئێوەی بەڕێزن لە پەرلەمان و دەسەڵاتی دادوەری کە ئەنجومەنی دادوەریە، چکەن بە یەک کەسەوە ئەم کێشەیە چارەسەر ناکرێت. بۆیە ئەم دانیشتنە و پێم وایە دانیشتنی داهاتوش ضرورن بۆ بەدیهێنانی ئامانجە سەرەکیەکەمان کە ڕاگرتنە، کە چارەسەرە و کە نەهێشتنە. تاکو ئێستا زیاتر لە 1000 حاڵەت 1000 سکاڵا تۆمار کراوە لەسەر ئاستی کوردستان لەسەر تەجاوزارکار. ئەمە هەنگاوێکی گرنگە، بەڵام دائرە حکومیەکان تەنها ئەتوانن سکاڵاکە تۆمار بکەن. وەکو بابزام بەڕێز کە عومەریش ئاماژەی پێەیە، پێشتر یەکە ئیداریەکان دەسەڵاتی گرتنی خەڵکیان هەبوو، دەسەڵاتی جێبەجێکردنی ئیجراعاتی توندیان هەبوو بەرامبەر ئەو کەسانەی کە تەجاوزاتیانە کرد. بەڵام بەپێی چەند یاسایە کە دوای ئەوە دەرچوونە ئێستا ئەو دەسەڵاتیان لێ سێنراوەتەوە. بۆیە ئێستا یەکە ئیداریەکان ئەو هیچ دەسەڵاتێکیان نییە بۆ ئەوەی بەرامبەر بەم کەسانە بوەستن. و ئەگەر بینە سەر حەقیقەت ئەمانەی کە تەجاوزات زەقەکانەکەن کەسی فەقیر و ئاسایی نین، خەڵکی بەقوەتن، خەڵکن کە لە منتەقەکانی خۆیان ڕقەمن، خەڵکن کە یان وەختی خۆی پێشمەرگەی ئازا و قارەمان بوونەوە یان ئێستش ڕەنگ بێ هەر پێشمەرگە بن، کەسی سیاسین، کەسی دەوڵەمەندن، هەموو لایەنێکیشی تایە و لە هەموو کوردستانیشە ئەنجام دراوە. بۆیە دەسەڵات ئەوێ بگەڕێنرێتەوە بۆ یەکە ئیداریەکان بۆ ئەوەی بتوانن جورئەتیان هەبێ پشت بە یاسا، پشت بە دام و دەستگاکانی حکوومەت ئیجراعاتی پێویست بەرامبەر ئەو کەسانە ئەنجام بدەن. بۆیە لێرەدا ئێمە ئامادەین هەماهەنگ بین لەگەڵ ئێوەی بەڕێز بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. بەڵام کێشەکەش وەکو وتم وەکو عەرزم کردن جۆرا و جۆرە و هەر جۆرێک پێویستی بە حەلێکی گونجاوە، پێویستی بە حەلێکی عادلە، پێویستی بە حەلێکە کە بە یاسایە ئەو گەر کەموکوڕی هەیە لە یاساکانمان فەرموو ئێرە باشترین شوێنە بۆ مناقەشەکردنی ئەو کێشەیە و یاسای گونجاو پەسەند بکرێت بۆ ئەوەی حکوومەت پشت بە یاسا و پشت بە پەرلەمانی خۆی بتوانێت ئیجراعاتی خۆی بکات. و ئەگەر حکوومەتیش کەمتەرخەم بوو بێت یان کەمتەرخەم بێت لە وەزیرێکی بەڕێزەوە بیگرە تاکو ئاستێکی خوارەوە لە ناو حکوومەتەکە، ئێمە قبول ناکەین ئەو کەسە کەمتەرخەم بێ و ئێمە خۆمان ئیجراعاتی خۆمان بەرامبەر ئەو کەسە ئەنجامەدەین. بۆیە دووبارە ئەمەوێ پێتان بڵێمەوە کە ئەم مەسەلەی ئێمە بە هەند وەرمان گرتووە و بە هەندیش وەریەگرین و ئەمە ئەولەویەتێکی کابینەکەی خۆمانە
و سوپاسی پەرلەمانی بەڕێز دەکەین کە ئێوەش وەکو ئێمە خەمخۆری ئەم مەسەلەین کەس لە کەسێکی تر خەمخۆرتر نییە بۆ پاراستنی مڵک و خاک و زەوی و بیئەی کوردستان پێکەوە ئێمە ئەگەر بتوانین کارکەین پێکەوە بتوانین سیاسەتی گونجاو دابڕێژین یاسای گونجاو پەسەند بکەین و ئیجراعاتی گونجاو و عادل جێبەجێ بکەین ئەم کێشەیە ڕائەگرین چارەسەریەکەین و لە ئایندەشە نایهێڵین